بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای گەورەی میهرەبان. درود و سەلام و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر پێغەمبەری پێشەوا، ڕێبەر و ڕابەری ژیان، و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستان و ڕێزداران، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لەو زنجیرە بابەتەی سەبارەت بە هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو لە زنجیرەی 12 بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە. ئەویش لەژێر ناونیشانی بابەتێک، ئەویش خێزانی ئاسوودا تەمەنی ئەندامەکان درێژ دەکات. بەڕێزان، گرنگترین شت کە ئینسان هەوڵی لە بۆ بدا ئەوەیە کە ئینسان ئەو ماوەی کە خوای گەورە پێی بەخشیوە لە تەمەن بە ژیانێکی خۆش بەسەر ببە، دووربی لە نەخۆشی، دووربی لە خەفەت، دووربی لە ئێش و ژان. کەواتە لێرەدا کاتێک کە ئینسان تووشی نەخۆشی دەبی، چ نەخۆشی دڵ و دەروون نەفسی، دڵتەنگ دەبی، غەمی دەبی، پەژارەی دەبی، شەرنیە. تەبعاً لۆ زانیاریتان گەورەترین و کوشندەترین بە ئازارترین نەخۆشی دەرونیە. بەڕاستی نەخۆشی دەرونی گەورەترین، کوشندەترین بە ئازارترین دەردە کە ئینسان پێوەی بناڵێنی. لۆیە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا بەختەوەری و سەعادەت بنەمای ژیانی مرۆڤە، بەڵام غەم و حاجزی و دڵتەنجی شتێکی عەرەضیە، دەبی بڕوە وەکو میوانێک. کاتێک میوانە چی دێ؟ ئەو میوانە خۆ هەتای لە ماڕی نامینێتەوە، ماوەک دادەنیشی نیو سەعاتە، 10 دقەیە، سەعاتەکە، ڕۆژەکە، 3 ڕۆژە، هەفتەکە، هەر دەبی بڕوە. لۆیە ولا بد للضيف أن يرتحل، هیچ گومانی تێدا نییە، دەبی میوان هەر ڕۆژێک بڕوە. کەواتە لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە، ئەسڵ لە ژیانی ئینسان بەختەوەری و خۆش گوزەرانیە. لێ خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ڕێگریمان لێ دەکا، نەهیمان لێ دەکا، ئاگادارمان دەکاتەوە نابی ژیانت پڕبی لە حاجزی، لە خۆ بەکەم گرتن و پێدوابی ئەتو کەسێکی لاواز و زەعیفی. ئەها خوای گەورە دەفەرمێ ولا تهینوا ولا تحزنوا فلا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. بەڕاستی ئێوە بەرزن، ئێوە سەرکەوتون، ئێوە پلەی باڵاتان هەیە، بەڵام کەینێ إن كنتم مؤمنين، ئەگەر ئێوە ئیماندار. کەواتە بەڕێزان و خۆشەویستان، خەیف و مخابنە ئینسانی ئیماندار هەموو ژیانی لە ناو خەفەت، لە ناو تاریکی، لە ناو تەنجی، لە ناو ئێش و ژان بباتە سەرێ. لۆیە خەم و خەفەت سەبەبی ئەوەیە کە ئینسان تووشی چەندین نەخۆشی ئەندامی بیتن. کەسێک دەرێ وەڵڵاهی مەعی دەم دێشی، وەڵڵاهی قۆڵۆنمە، وەڵڵاهی سەرم دێشی، وەڵڵاهی نامڕتاحم، وەڵڵاهی سەرم دەسووڕێ. بڕواتان هەبی بەشی هەرە زۆری ئەو نەخۆشیانە پەیوەندی بە چەیە؟ پەیوەندی بەوەی هەیە کە مرۆڤ نازانی بژی. غەمەکی زۆر لە خۆی بار دەکا بەبێ ئەوەی ئیشی بیتن. حەسوودا، خەمی دەخوا، لەو گۆڕی قسەی ڕق دەکە لەگە ماڵ و منداڵەکەی، دری تۆن دەبی کە دری تۆن ب ئەوزا ژیانی هەمووی نەهاوسەنگ دەبی. لۆیە خۆشەویستمان، نوری چاومان، پێغەمبەری خۆشەویستمان صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرمی ئەگە دەتەوێت تەمەن درێژ بی، ئاگادار بە تەمەن درێژی یەکێکە لە نیعمەتەکانی خوا. خەیڕوکم، باشترینی ئێوە من طال عمره وحسن عمله، باشترین کەس ئەو کەسەیە کەوا تەمەنی درێژە و عملیشی باشە. کەواتە تەمەن درێژی هۆکارێکە لەوەی کەوا ئەتوو ئەجر و پاداشت و ثەواب و پاداشتێکی زۆر بنێری لۆ قیامەتەکەت، پلەی باشی بەرز بەدەستبێنی لە بەهەشت. وعملی صالح هۆکارێکە لەوەی کەوا ئینسان تەمەنی درێژ بیتن. لە فەرمودەیەشتر پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێ من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في عمره فليصل رحمه.
هەر کەسێک دووشتی دەوێ دووشت من أحب هەر کەسێک پێی خۆشە أن يبسط له في رزقه رزقی فراوان بی رزقەکی زۆری پێ ببەخشێ وينسأ له في عمره تەمەنیشی درێژ بکرێتەوە فليصل رحمه با سیلەی ڕەحم جێبەجێ بکە. باشە پرسیارێک ئینسان نزیکترین شوێن کە سیلەی ڕەحمی تێدا جێبەجێ بکە واتە سۆز و بەزەیی بنوێنی واتە چاکە کاربی لە گەریان واتە هاوکاربی لە گەریان نزیکترین شوێن ناو ماڵەکەی خۆتە. پێغەمبەری خوا دەفەرمووێ صلى الله عليه وسلم خيركم لأهلي باشترینتان باشترین کەسە لەگە ماڵ و منداڵی خۆی وأنا خيركم لأهلي ئامنیش باشترین کەسم لەگە ماڵ و منداڵەکەم. کەواتە ئەگە سیلەی ڕەحمت دەوێ ئەگە دەتەوێ دەو بەخەندەبی ئەگە دەتەوێ هاوکاریت هەبی ئەو چاکانت با لۆ نێزیکترین کەسەکانت بی کە خێزانتە ئافرەتەکە لەو پیاوەکەی بی دایک و باوکەکە بە ئەو چاکانە ئەو سیلەی ڕەحمە ئەو نەرمونیانە لەگەر منداڵەکانیان بی منداڵەکان لەگەر دایک و باوچیان و خوشک و براکان لەگە یەکتر ئەوە بەڕاستی بنەمای خۆشگوزەرانی و بەختەوەریە لۆیە خێزانی ئاسوودا ئەگەر بەو شێوەیە ژیان تەمەنی ئەندامەکانیان درێژ دەبی. تەمەشا بکە ئەو عائیلە و خێزانانەی هەر یەک لەگەڵ خۆتان تەمەشا بکەن ئەوانەی دائیمەن دەو بەخەندەن ئەوانەی دەو بە پێکەنینن ئەوانەی هەمیشە و بەردەوام دڵیان خۆشە تەمەنیان چەند درێژە ئەدی ئەوەی دائیمە بەندرکەوناڵەیە ئەوەی دائیمەن گلەیی دەکا ئەوەی دائیمەن نیوتەوانی تێک چەقیە غەمبارە عاجزە غەمی هەم دنیای لەسەر خۆی کەم کۆکردتەوە واللهی کە دەژی ئەگە تەمەنیشی بی یان لە ناو جەهەنەمدایە ئەو ژیانە چێت خوا پڕی لە معانات هەلە و گۆڕی خەفەل لە هەموو شتێکی دەخوا. لۆیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی تەمەن درێژی شەرتیش نییە ئیلا بە ڕەقەمی تەمەن ڕەقەم نییە ئەوەیە تەمەشا بکە زۆر کەس هەیە لە تەمەنێکی زۆر کەمی خۆی گەورەترین شت پێشکەش دەکا باشترین منداڵ پەروەردە دەکا یعنی کەسێک زاری وایە 6 مانگ پیاوەک لەگە خێزانەکەی دەبی ئافرەتێک لەگە پیاوەکەی دەبی بەڵام ئەو پەڕی ژیانی خۆشی لەگە یەکتر بەسەر دەبەن بزانە یعنی باشترین شت لە دوای یەکتر بەجی دێلن کەسێک چەند منداڵێکی کەم پەروەردە دەکا بەڵام پەروەردەیەکی زۆر گەورە بزانە کەواتە بەرەکەتی عمر کە زۆر مهمە خوای گەورە بەرەکەت دەخاتە عمری ئەو کەسانی کەوا بە بەختەوەری دەژین و ژیانیان خۆشە و ئاسوودەیە. لۆیە دەرێ بە پێی توێژینەوەیەک لە ئەمریکا کراوە دەرێ ئەوە سەلمانراوە کە خێزانی بەختەوەر تەمەنیان درێژترە دەرکەوتو ئەو پیاوانەی هاوسەرگیریان نەکردووە تەمەنیان لەو پیاوانە کورتترە کە خێزاندارن یعنی ئەوانەی کەەوە خێزاندار نینە تەمەنیان کورتترە هۆی بنەڕەتی ئەوەش گوزەراندنی ژیانێکی ڕێکوپێکە لە خێزاندا لۆی ئەوان تەمەنیان درێژە چکە ژیانێکی خۆش دەبەنە سەر. کەواتە لێرەدا بەڕاستی ئەو خاڵی کە زۆر گرنگە لە بەرچاومان بی بەڕاستی تەمەن درێژی پەیوەندی بەچ هەیە بە خێزانی بەختەوەرەوە هەیە لۆیە بە کورت و پوختی لۆ ئەوەی کەوا خێزانێکی بەختەوەر بنیاد بنین ئەویش بۆ ئەوەی کە تەمەن درێژ بین پێویستە ئەو خاڵانە ڕەچاو بکەین. خاڵی یەکەم خێزان ئەو شوێنەیە کە مرۆڤی تێدا دەپارێزرێت بەهای شیاوی خۆی پێدەدرێت ئەمەش کاریگەری ئەرێنی لەسەر دەرونی مرۆڤ دروست دەکاتن زۆر مهمە یعنی ئەو ئاسوودەی و ئۆقرەیەی کە لە ناو خێزاندایە پێویستە بەڕاستی گەشەی پێ بدرێ زیاتر بکرێ لۆیە بەڕاستی دەبی شوێنی شیاو یعنی ئەو شوێنەی کە شیاوە لە بۆ خۆشگوزەرانی لە بۆ ئیسراعال لە بۆ مرتاحی دەبی بەڕاستی هەم ئافرەت لە بۆ پیاوەکەی دابیم بکە هەم پیاو لە بۆ خێزانەکەی دابیم بکە هەروەها دایک و باوک لە بۆ منداڵەکان دابین بکەن بە ژیانێکی خۆش. خاڵی دووەم بوونی پەناگەیەک کە مرۆڤ تێیدا بەحەوێتەوە هێمنی بە ناخ و دەرونی ماندووی دەدات ئەمەش بەهێزترین داڵدەی پارێزەرە لە چەندین ترس و بیم. لە چێ ئینسان ئۆقرە دەگری لە چێ ئینسان لە ترس و دڵە ڕاوچێ و ناخۆشیەکان دەحەسێتەوە لە ناو ماڵ. کەواتە لۆیە باشترین پەناگە لۆ مرۆڤ
ماڵە لۆیە ئەگەر لە ماڵەکەت پڕبی لە ترس لە ناخۆشی لە دڵە ڕاوچێ لە ئێشوژان لە دەمەدەم لە دەمەقاڵا بەڕاستی ئینسان ژیانی تاڵ دەبی بەڕاستی ژیان تەمەنا یعنی مرۆڤ تەمەنای مردن دەکا ئەوە چ ژیانەکە من تێیدا تێیکەوتۆ. خاڵی سێم ئەگەر لە کاتی ناڕەحەتی و گیر و گرفتەکاندا کەسێک هەبێت دەردە دڵی لا بکەیت و لەگەڵتدا شام بداتە بەر کێشەکان ئەوە دەبێتە ئارامیەکی بێوێنە بۆت. معنەی چییە؟ یعنی ژن و پیا و ئەندامەکانی خێزان لۆ ئەوەی ئەو غەمەی کە هەیتی لە ناو دڵی پەنگ نەداتەوە پەنگ نەخواتەوە بۆیە پێویستە چ بکەن لەگە یەکتردا بتیشن کێشەکەت هەیە لەگەڵ خێزانەکەت وەڵڵاهی ئەوڕۆ لە دەرێ تووشی ئەو کێشە بوو. طبعا نابی خێزانەکە سەر کۆنێ پیاوەکە بکە لۆ واتکن نابای وا بکەی عەدا ئافرەتی عاقڵ تێگەیشت و چ دەکا پیاوەکە دڵتەنگ مەبە جێ مەدێ بە نەرمی بەس خۆزگە ئەوهان نەکردبێ ئەو هات کردبێ ها یان منداڵێک دێتێ وەڵا دایە بابە ئەوڕۆ لە مەکتەبێ بە شەڕ هاتم وەڵڵی دایە بابە ئەوڕۆ لە فرانە وانە کەتم لە جیاتی دەیبینم دوو مهینایە زۆر جاری وایە داک و باب دەکاتە شەڕ و ئاژاوەیەک یعنی حاشاکی بینەر و بیسەری ئێوەی بەڕێز بە تف و پێلاقە دەکەوتە سەر ئەو منداڵە ژیانی خۆی دڵی خۆی یعنی کەئەنەهو قیامەت هەستایە. برای بەڕێزم خوشی بەڕێزم واللهی دەبی هەوڵ بدەی دەست بەسە منداڵەکەت دابینە کە ئەو منداڵە بەڕاشکاوانە هاتیە گلەیەکی خۆی دەکات لەکن تو دەڵێ تووشی ئەوە بمە لە دوو هۆکارەکەی بگەڕێ لۆ لەبەر چییە زۆر تەماشای تەلەڤیزۆرکردنە زۆر ئایپادە هەندێک جار و ئێمە سەبەبین داک و بابەکە خۆی سەبەبە بەڵام نازانیتن بۆیە بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە هەوڵ بدە لەگە منداڵەکە دامیشە ئەها ڕۆڵە ژیان تەماشا بکە لەبەر ئەوەی پێم گوتی ئەو هابکە بەجێت نەکردم لۆی وابوو لەمە دەقەی ناکەوە ئیمتیحانەکە لۆ ئیمتیحانی داهاتوو ئینشاڵڵا سەرکەوتوتر و دەرەزەی باشتر دەیری. هەندێک جار وێ تەڵەبەکە بۆ خۆی قوتابیەکەت کوڕەکەت ئاستی وایە کاکە خۆڵەکە هەموو خەڵک نابی بتە دکتۆر خۆ هەموو خەڵک نابی بتە مەهەندس خۆ هەموو خەڵکێک نابی بتە مەحامی خۆ هەموو خەڵکێک نابی بتە مامۆستا لێی گەڕێ بە کارسازێک پیشەسازێکی لێ دەچی ئاساییە لۆیە بەڕاستی دایک و باوکی عاقڵ تشتە بچووکەکان گەورە ناکەن بەڵکو دەیدن شتەکان بە پێوانەی و بە حەجمی خۆی هەڵسو کەوتی لەگەڵ دەکەن. هەندێک جاری وایە کێشە و گرفتێک دەکوتە ناو ماڵ واللهی عیبی تێدانیە پیاوەکە کە بێبرێ ئەی ئافرەت واللهی تووشی ئەو کێشە بوومە بەڕای تو چ بکەم باشە ئاساییە یان ئافرەتەکە کێشەی پرس بە پیاوەکەی بکە یعنی وا ڕابین منداڵەکانیشیان برز و ڕایە بە دایک و باوکەکە بی لۆیە تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە لە سوڵحی حودەیبیە دەستەوە ناو خێمەکەی خۆی زۆر بەدڵتەنجی ئوم سەلەمە دەرێ یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەوا دڵتەنجی هەستت پێ دەکەم ئاسایی نی وتی داوام لە هاوڵە بەڕێزانە کردیە ئاژەڵەکانیان سەر ببڕن کۆتایی بۆ مەڕاستیبی عمرەیە بینن کە ڕێمان پێ نادەن مشتی کات بەڵام ئەوان بەجیان نەکردن فەرمووی یا ڕەسوول الله ئاسانە بڕۆ ئاژەڵەکەی خۆت بەدەستی خۆت لەبەر چاویوان سەر ببڕە بزانە بەجێت دەکەنیانە دیارە هێشتان ئومێدیان وایە مایە ئەو سەحابانە کەوا بچن لە بۆ عمرەکە لۆیە بەجێت ناکەن بالفعل پێغەمبەری خوا بەجێی خات و ئوم سەلەمەی کرد ئاژەڵەکەی هینا لەبەر چاوی سەحابەکان سەریان بڕی سەحابەکان دەڵێن کادو یەقتەتیلون هەندەی نما بوو بە شەڕ بێن لەسەر وەرگرتنی چەقوەکان لێکتر لۆی ئاژەڵەکانی سەر ببڕن پرس و ڕاکردن بە خێزان شتێکی زۆر گرنگە ڕاوێژکاری لە ناو خێزان بابەتێکی زۆر پێویستە. خاڵیشتر بوونی کەسانێک کە بەهرەدارن بەهرە و خۆشیەکانتیانیان لەگەڵ بەش بکەن مەزنترین دەوڵەمەندیە بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانە کاتێک کە ئینسان هەوڵ بداتن کەسانێکی بەهرەدار کەسانێکی وا لەگەڵت بی کە بتانی ئەتوو لە خۆشی و ناخۆشی هاوکارت بی. زۆر جاری وایە خوشک و برایانی بەڕێزم ئێمە پرس و ڕا بە هەندێک کەس دەکەین لە جیاتی بچی پرس بە خێزانەکەی کە نا دەچی بە کەسێککە دەکاتن زۆر جاری وایە ئەو کەسانی کات و پرس و ڕایان پێ دەکەی لێت تێک دەدەن کێشە لۆ دروست دەکەن گرفتەکانت لێ گەورە دەکەن لۆیە هەوڵ بدا یەکەم جار لە چوارچێوەی ماڵی خۆت ئەگەر حەل نەبوو
اینجا دڵسۆزترین کەس لە بۆ تۆ پرس و ڕابەوی بکە. خاڵی پێنجەم بۆ دروستکردنی خێزانێک کەوا خێزانێکی بەختەوەر کە ببێتە مای تەمەند درێژ بوونمان ئەویش ئەوەیە پێکەوە داڕشتنی پلان و هەنگاونان بەرەو ئامانجەکان دابنێ. یعنی بەڕاستی ژن و مێرد زۆر مهمە. یاڵە پیاوەکە وڵی ئەمە وا کرێچینە کرێخانیمان پێ نادرێ وانیا با پلانێک دابنێ مەسەرەن لۆ نمونە دەهاتی ئێمە 700,000 200,000 دەینە کرێخانی 400,000 بەشمان دەکا 100,000 بەلاوە دەنێ لۆ ساڵی دارێ دەبتە 1,200,000 لە 2 ساڵی کە دەبتە 2 ملیۆن و ئەوەندا خی گەورت بەرەکەتی خۆی تێدەخا دەتانی پرۆژەکی پێ بکەیت دەتانی وردە وردە شەڕە سیارەکی پێ بکڕی ئەیندە دوای 10 ساڵ 5 ساڵ وەنیا وردە وردە دەتانن بەیەکەوە یان من معاشمێ تۆ شەیتت وەنیا بەیەکەوە با دابەشی بکەیت معاشەکەیت و لۆ کرێخانی ئەویتر با پشتێک دابی بکەیت لە بۆ فرانەشت ئەو لێک تێگەیشتن خاڵێکی زۆر مهمە. خاڵێشتر لەو خاڵانەی کە بەڕاستی دەبێتە هۆی تەمەند درێژبوونی مرۆڤ ڕەوانەوەی خەم ئەویش ماڵ وەک قوتابخانەیەکە کە فشار لەسەر مرۆڤ ناهێڵێت ئاسوودەیی پێدەبەخشێت. تەمەشا بکە قوتابی زیرەک کاتێکەوە ئەو ڕۆژەی دەستە قوتابخانە دەرسی یەکەم دەخینوانەی یەکەم لێپرسینەوەیە جەنجاڵیە نووسینەوەیە ئەرچی ماڵەوەیە زۆر ئەوە وارە یەکەم ئی دووەم سێم چارەم پێنجەم ئەو پێنجوانەی هەر یەکە لۆدەک دروست دەکا یعنی مێشتی جەنجاڵ دەکا بەڵام کە ئاتۆمارێ وردە وردەوانەکان دەخینی سەبر ئیسراعەت دەکا. ڕۆژی دووەم کە دەستەوە قوتابخانە بە شەوق و زەوقەک لێیە ژن و مێردیش ئەندامانی خێزان کە لەم چوونە دەرێ و هاتەوە باڵێ دەبی بەنەو عیشتر ڕوو لە ماڵەکەیان بکەنەوە پڕ لە خۆشی و کامەرانی. خاڵێشتر ئەو شوێنانێک کە هەستە معنەویەکانی تێدا ڕنگ دەداتەوە ئارامیەکی بێوێنە بە مرۆڤ دەبەخشن لە ماڵەکان گەشەوی پێ بدەن. مەسەرەن لۆ نمونە غورفەی دیوەخان دیزاینی بگۆڕە گرنگی بە حەدیقەی ناو ماڵەکە بدرێ. خاڵێشتر لەو خاڵانەی کە مهمە لە مرۆدا لەگە زیادبوونی نەخۆشی و خەمۆچی سەرەکی ترین هۆی بەڕێ بەرگریکردن لێ خۆڕزگارکردن لە تەنهایی هەمیشە و بەردەوام نابی ژن و مێرد هەر یەکە بەتەنێ لە غورفەچی بن منداڵەکەن هەر یەکە خەریکی مۆبایل بن و کەس ئاگەی لە کەس دەبیتن. خاڵیشتر هیچ کەسێک ناتوانێت لە هیچ جێگەیەک دیکە جگە لە خێزان هێندە بە هەستەکانی خۆشەویستی و ڕێز و سۆز و میهرەبانی و هاوبەشی خۆی شاد بکات. یعنی هیچ کەسێک وەکو خێزان ئەوەندە تام و چێژ لە ژیان وەرناگری وەکو ئەوەی لە ناو خێزان و ماڵ و منداڵەکەی خۆی هەز بە ئاسوودەیی و خۆشگوزەرانی دەکات. خاڵی دێم و کۆتایی چێژی منداڵ و نەوە خستنەوە پەیوەندی ڕۆحی نێوان هاوسەرەکان هاوکاری کەس و کار بەدەستێنانی توانای بەڕێوەبردن زیاد دەکاتن. خاڵێکی زۆر مهمە یعنی بەڕاستی منداڵ یعنی ژن و مێرد عادەت وایە یعنی ئەگەر تەمەشا دەکەی پەیوەستیەکەیان لە سەرەتای پەیوەندیان 105 کەمارەی بڕا بارەیان بڕا و کچوکڕە دەبتە 120 کە گوازرایەوە دەبتە 180 بزانە تەمەشا بکە کە منداڵیان بوو تەواو ئاوێتەی یەکتر دەبن. ئەدی ئەو کاتێکەوە ئەو ژن و پیاوە منداڵەکانیان کچەکەی شوو دەکا کوڕەکەی ژنی دەینی ئیندەنەوەیان دەبی ئەو عائیلە هەمووی دێتن ئەوە زاوایە ئەوە خەزورە ئەوە بووکە ئەوە نەوەکانیتی ئەو ژن و مێردا چەنی خەیف و مخابنن لەو کاتەدا ناکۆک بن. بەڕاستی لەو کاتە تام و چێژێکی زۆر خۆش هەیە واللهی ئەوە وا دەکا ئینسان هەموو خەفەتی دنیای لەبیر بستەوە لێ دەبێتە هۆی ئەوەی تەمەنیان درێژ بی تەمەنیان بەرەکەتدار بی خێر و خۆشی بێتە ناو خێزانە کاتێکەوە لە ڕۆژی هەینی لە جەژنەکان لە بۆنەکان لە سەفرەکان کاتێک کە گەشت و گوزار دەکەن ئەو هەموو عائیلێ بێکەوە کۆ دەبنەوە چەند خۆشە تژ تام و چێژەکی ژیانە چەند ئینسان خۆی لەبیر دەکا چەند تەمەنی ئینسان بەرەکەتدار و تەمەن درێژتر و چاکتر دەبیتن. بە ئومێدی ئەوەی خوای گەورە لەو بەهرانە بێبەشمان نەکە
خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتمان بکە، خوای گەورە لە گوناحەکانمان خۆشبی، خوای گەورە ئەو بەختەوەری دنیا و قیامەتمان بە قسمت بکات و پێمان ببەخشی. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين.